You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. لی بووکە بووکەڵەکانی کایۆ. ئێستا ڕووباریشمان هەیە. ئەتوانیەکتینە ڕووبار دروست بکەین. کایۆ لیۆ دەی لیۆ خۆت ئامادەکە دایک و باوکە هاتوون بە شوێن تا ئاخر ئێمە خەریکی یاریکردنین. ڕووبار دروست دەکەین. ئەزانم بەڵام کاتیەوە ئێمەش بچین بۆ ماڵی دایە گەورە لێرە بم و لەگەڵ لیۆ یاری بکەم. ببوورە کایۆ بەڵام بەڕاستی تر کاتی ڕۆشتنە منە بێ ڕۆزی بەرم بۆ لای دکتۆر بۆ پشکنینی گشتی و تۆش بۆ خۆ لای دایە گەورە بی. کایۆ زۆر بێهیوا بوو کە نێتوانی نەڕوات و بۆ خۆی لەگەڵ لیۆ لە حەوشەی پشتەی ماڵی خۆیانە خەریک یاریکردن بن. جوانی کایۆ جوانی دایە گەورە. کایۆ هێشتا خۆزگەی خواست لەگەڵ لیۆ خەریک یاریکردن بوونە. حەزەکی بچینە حەوشەی پشتەوە بۆ خۆ یاری بکەی؟ شتێکی ئەمڕۆ بێتاقەتی کردی بێتی؟ ئەمەش لەگەڵ لیۆ لە ماڵەوە بوومایە. لەگەڵ لیۆ کاتی خۆش بەسەرە بەی وان نییە؟ لیۆ هاوڕێمە. باشە ئەی شتێکی تر هەیە حەزی لێ بکەی؟ ئەزانم دوێنێ لە کتێبخانەی گشتی کتێبێکم داوا کردووتم کە تۆی بەیەکەوەی خوێنینەوە. باشە. یەکەم جار کایۆ زۆر کتێبەکەی بەلاوە خۆش بوو چونکە کتێبەکە بەقەدەر یاریکردن لەگەڵ لیۆ لە حەوشەی پشتۆ سەرنجڕاکێش بوو. بەڵام دواتر کایۆ زۆر زیاتر حەزی لە کتێبەکە کرد چونکە باسی ئاهەنگی لیبووکەکانیە کرد. کایۆ زۆر چێژی لە کتێبەکە بینی و بەتەواتی یاریکردنی لەگەڵ لیۆ لەبیر چۆوە. من زۆر حەزم لە کتێبی ئاهەنگی لێبووکەکانە دایە. بەڕاست؟ ئەی بۆچی خۆشمان ئاهەنگێکی لیبۆکەکانی خۆمان نەگێڕن لێرە؟ لیبووکەکان لەکوێن؟ بووکەڵەی لیبۆک دروستەکەین. کایۆ زۆر حەزی لێو بوو کە لەگەڵ دایە گەورەیە شت دروست بکات. سڵاو دایە گەورە. یەکەم شت ئەبوو خوری پرتەقاڵی بنووسێنن بە پشتی زەرفە کاغەزەکەوە بۆ ئەوەی بوێ بە قژی لیبووکەکە. ئەم لیبووکە سوورەکەم ئەو لیبووکەی تریشان سەوزەکەم زۆر جوان دەرەچێت دایە گەورە. ئەو کاتێک کایۆ خەریکی ڕەنکردنی لیبووکەکان بوو دایە گەورە لە کارتۆنێکی گەورە شانوویەکی بووکەڵەی بۆ بووکەڵەکان دروست کرد. ئەمە زۆر خۆشە. ئەتوانین سەگی لیبووکیش دروست بکەین. سڵاو دایە گەورە. من ناوم لیبووکی بووکەڵەیە. هاتینەوە دایە گەورە و کایۆ. سڵاو. من لیبووکی بووکەڵەم و سەگەکەم لێوێن بووە. کەس سەگەکەی نەبینیوە؟ کوا سەگەکەم، کوا سەگەکەم، سەگەکەم. شانۆیەکی زۆر جوان بوو. ئەتوانی سبینێ بە درێژایی ڕۆژ لیۆ بام بکەین و بۆ خۆتان یاری بکەن کایۆ. هی ئەتوانین یاری لیبووکی بووکەڵە بکەین. ڕێک وەک من. ڕۆژێکی خۆشی هاوین بوو. کایۆ و ڕۆزی لە پارکەکە یاریانە کرد. کایۆ! سێرکە تا یارمەتی دەرەکانم لابردووە. واو! بیلی فێری کردم. دڵخۆشم کە برایەکی گەورەم هەیە یەک دنیاشتم فێرەکە. منیش زۆر شت فێری ڕۆزیەکەم کلیمەنتن. وەکو چی؟ کایۆ هەوڵی ئەو شتانی بیربێتەوە کە فێری ڕۆزی کردبوون بەڵام هیچی بیر نەکەوتەوە. کاتی ڕۆشتنە. کایۆ وەرە هەنێ لە یاریەکانە بێنە. خوا لەگەڵ کلیمەنتن. من دای ئەخەم. من برا گەورەکەی ئەوم. زۆر باشە.
کایۆ ئەویست شتێک فێری ڕۆزی بکات وەک چۆن بێڵی شتی فێری کلمنتن کردبوو. ئەتەوێ فێری بی پاسکیلەکەم لێ بخوڕی ڕۆزی؟ بەڵێ باشە ئینجا پاڵ بە پایتەرەکانەوە بنێ. ئەوە چیەکی کایۆ؟ بیلی کلیمەنتەری فێری پاسکیل کردووە. منیش ئەمەیە فێری ڕۆزی بکەم. هەنێشت بۆ ڕۆزی زۆر چونکە هێشتا مناڵە کە تۆش لە تەمەنی ئەوە بووی هەروە بووی. نا ڕۆزی هەڵی ماوەشێنە. سیرکە ڕۆزی ئێستا نیشان ئەم چۆن بەم شێوەیە لە یەکی یەکەیتەوە باشە؟ کایۆ زۆر دڵخۆش بوو بۆی ڕۆزی فێر کردبوو هێڵی شەمەندەفەرەکە لە یەک بەستێت ئەویست پیشانی دایکیشی بات. سیرکە دایکە وەرە سیریکە. باشە ڕۆزی وابزانم ڕۆزی لەوە مناڵترە بتوانێت شەمەندەفەرەکە دامەزرێنێ. دەی وەرە نانی نیۆڕە ئامادەیە. بۆچی ڕۆزی فێر ناکەی چۆن ماکەرۆنی بخوا؟ ڕۆزی سیرکە چەتاڵەکە هەڵەگری و بەم شێوەیە ماکەرۆنەکە ئەگریت. ماکەرۆنی وابزانم من برا گەورەیەکی زۆر باش نیم. ناتوانم فێری هیچ شتێکی بکەم. وانییە ئەو چاو لە تۆکە هەرچێک بکەی فێری ئەبێ. ڕۆزی ئاوا فێرە بێ. بەڕاست؟ ئەی چۆن؟ شتێکە زانم ئەتوانی فێری بکەی ئەو گۆرانیە و بەلاوە چۆنە کە جاران پێش نووسن ئەمانوتەوە. ABC ڕۆزی وەرە با گۆرانی بڵێن پێی ئەڵێن گۆرانی ABC. ABCDEFG ABC ABCEFG CDEFG نابێ لەویا بۆستی هێشتا پیتەکانی تری ئەلفوبێت ماوە. ڕێک لە کاتی خۆیە. هەستەکایۆ کاتی نانی بەیانییە. وەختی خۆ خڵافاندن نییە تۆزێکی ترە بێ بچین بۆ لای لیۆ لە پارکەکە. باشە. سپاس کایۆ. کایۆ ئەویست بچێ نانەکەی بخوات بەڵام کە ئۆتۆمبیلەکەی بینی خۆی پێ نەگیرا و کەوتە یاری پێکردنی. ئێستا ئەیتر کاتی هاتووە ڕۆزی وا نانەکەی تەواو کرد. ئۆتۆمبیلەکە ڕۆزی جارە با نانەکەم بخۆم. دەیکایەوە بێ فرێ خۆگۆڕین و داشتنیش بکەوێت. کایۆ یاریکردنی ئۆتۆمبیلەکەی ئەو نە بەلاوە خۆش بوو بیری نەما بوو کە ئەبێ دانی بشوات. کایۆ هێشتا ئامادە نەبووی؟ کایۆ زۆری پێچوو تا بڕیار باچی لەبەر بکات. کایۆ ئێمە ئامادەین با بڕۆین. کایۆ لە ڕێگەی پارکەکە یەک دنیا شتی سەرنجڕاکێشی دۆزیەوە کاریان پێ بکات. ئەوە کردوەکەی دایکە. زۆر جوانە بەڵام با بڕۆین لێو دایکی چاوەڕێمانەکان. ئەوەتان کایۆ پێ سیر بوو کە بینی لیۆ شوێنی یاریەکە بەجێهێڵێ. چۆنن؟ ئێمە زۆر چاوەڕێمان کردن بەڵام درەنگە ئەبێ ئێمە ئێستا بڕۆین. ببوورە ئێمە دوا کەوتین. خۆ لەگەڵ کایۆ کاتێکی تر یاریەکەین. خوار لەگەڵ. خوای لەگەڵ. ئەو نە زۆرە پێچوو ئەو تا ئەوان ڕۆشتن کاتی یاریمان بەدەستەوە نەما ئێمە. کایۆ ناڕەحەت بوو کە نەیتوانین لەگەڵ لیۆ یاری بکات. ئامادەی چیرۆکی پێشخەوتنی بۆ بخوێنمەوە؟ ئەتوانیت ئەم شەوسیە چیرۆکم بۆ بخەنیتەوە باوکە؟ دڵنیانیم بتوانێ بیردی ئەمڕۆ دواکەوتی تو کاتمان نەما ئەکەوێتەوە سەر ئەوەی کە چەند پێچێت تاخۆ ئاماداکەی. ئەی چۆنە ئەگەر یاری بکەین؟
کام کاتژمێرەم هەڵگێڕایەوە 5 خولەکەی هەیە خۆ بۆ نووسن ئامادە بکەی واتە پێش ئەوەی هەموو مەکە بچێتە خوارەوە وریابە ئامادە بە دەرچۆ کایۆ بەڕاستی ئەویست باوکی 3 چیرۆکی بۆ بخوێنێتەوە. من تەواو بووم زۆر خێرا بووم باوکە. ئافرین کایۆ شایانی 3 چیرۆکی بەڕاستی. کایۆ زۆر دڵی خۆش بوو کە توانی ڕێک لە کاتی خۆی ئامادە بێت. زۆر حەزم لە میاریە باوکە. ڕۆژە لە ڕۆژان کوڕێکی بچووک هەبوو ناوی کایوو بوو کە شتێکی بکردایە زۆری پێچوو. کاک چاکەرەوە کایۆ حەزی لە ڕۆژی جلشتن بوو هەموو ماڵەکە بۆنی خۆشە بوو. باوکە گیلبەت یارمەتی مەیاجلەکانم قەوکەم. هاگێل بار پشیلەی ساختە چی ئەوە شوێنی تۆ نییە. دوو گۆرەیم خستبوو ئەمێری جلشتنەکەوە نازانم دانەکەی تریان چی لێ هاتووە ها؟ دایکە ئێمە جلەکان و ژێرزەمینەکان شۆین. وابزانم پێشەوەی هەموو ماڵەکە شوێنە بە یەکێک بانکەی نەمە چاکاتەوە وانە؟ بۆچی ئەو پیاوە بانگ ناکەی کە پار ئامێری دلوشکردنەوەکەی چاکردینەوە؟ ڕۆژی دواتر کەسێک لە دەرگاکەیە. سڵاو بۆب وانی؟ بەڵێ خۆشحاڵم دووبارەوە بینمەوە خان مەکەم ئەمەش کایۆ وانە؟ من بۆبم هاتووم ئامێری جلشتنەکەتان بۆ چاک بکەمەوە. ئامێری من نییە ئامێری دایکم و باوکمە بەڵام من شوێنەکەی ئەزانم. تا دوێنێ باش بوو وەرە کایۆ با بۆب ئیشەکەی خۆی بکە باشە کایۆ؟ ئۆ ئاساییە ئەتوانێ یارمەتیم بات. من ئامێری خۆمم هەیە هەر ئێستا ئێمەوە. منیش ئەزانم شت چاک بکەمەوە. ئەم ئامێرانە زۆر جوانن من حەزم لێیە ئەمە پێڵێن ئیسپانە ئەزانی بۆچی باشە؟ نەخێر. بۆ توندکردنەوە بەکارێت ها لەسەرم کورسیە دانیشە و سیرکە. ئیسپانەکەکەی بە دەوری بڕخۆکەیە و بەم شێوەیە بەیت ئاواتون دەبێتەوە حەزەکەی تاقی بکەیتەوە؟ زۆر باشە سیرکە ئێستا بە تەواوی توندیەکەینەوە و سەرقاپەکەی داخەین و تەواو. ئێستا زۆر باشترە. منیش یارمەتیم یا چاکی بکاتەوە باوکە. زۆر ڕاستەکە ئەمەی تێ ئاڵا بوو. ئاها ئەوە گۆرەوەم بووەکەمە. باوکە ئەتوانم شتێکە بۆ چاک بکەمەوە؟ بە دڵنیاییەوە یارمەتیم بەم بزمارە بە دیوارەکەیە داکوتین کوڕم. باشە ئەنجا بە چەکوشەکە بیکێشە بزمارەکەیە زۆر بە قایمینە. ئافرین. دایکە یارمەتی پیاوەکەم یا ئامێری جلشتنەکە چاک بکاتەوە و یارمەتی باوکیشم یا. سوپاس کایۆ ئەوە زۆر لەقە بەڵام دڵنیام تۆ بابا توان چاکی کەنەوە. تەواو ئێستا قایمە بێیتر ئەنجا نۆرەی گرنگترین شتە لەزگەکە ئەتەوێت تۆ لەزگەکەی لێ بکای و؟ وەستا پچکۆلەکەم چیەکە؟ چاک بۆ کایۆ گیان؟ بەڵێ چاکم کردەوە بەڵام ئەم جارە باوکم یارمەتی منیە دایکە. ڕۆزی خوشکە پچکۆلانەکەی منە و زۆرم خۆشەوێ. بەیەکەوە زۆر یاری ئەەکەین و کاتی خۆش بەسەرە بین. ئەو شتانی ئەو حەزیلێتی من پیشانی ئەوی ئەم. هەر نەجاری یارمەتی ئێم ئاگام لێ ئەبێ. چونکە من برا گەورەی ئەوم.